سڵاوتان لێبێت لە گوندی سەرنەوسم لە سنووری ناحیەی وەرتێ سەر بە قەزای ڕەواندووز دیارە شەوی ڕابردوو هاوڵاتیانی سنووری ناحیەی وەرتێ لە پردی حافیز گربوونەوەیەکیان ئەنجامدا خۆپیشاندانیان کرد لە ناوچەکە ڕێگاکەیاندا خەز بەهۆی ئەوەی کە ماوەیە کە هاوڵاتیانی ئەو ناوچە چەند کاتژمێرێکی کەم کارەبایان پێدرێتن و داواکاری سەرچیانەوە بوو کە کارەبایان بەوە چا بکرێت بەڵام بەداخەوە نزیک کاتژمێر 11 شەو خۆپیشاندانەکە بڵێ گرژی تێکەوت هێزە ئەمنیەکان لەگەڵ خۆپیشاندەران دیارە هێزەمنیەکان تەقەیان کردووە بەهۆیەوە هاوڵاتیەک کەوا دانیشتووی گوندی سەرنەوسا شەهید بووە و هەروەها چوار هاوڵاتی تریش لە خۆپیشاندانەکە بەهۆی تەقەی هێزەمنیەکان بریندار بوون تاوەکو ئێستا جەنازەی هاوڵاتیە کە ناوی حەسەن سەرنەوسیە تاوەکو ئێستا جەنازەکەی نەشارداوەتەوە تاوەکو ئێستا هەر لێرەن هاوڵاتیانی ناوچەکە سەرجەمیان لێرە کۆبوونەتەوە لە جوورەوە دیارە ڕیشتپیانی ناوچەکە دەبەری باڵەکایەتی و سنووری ناحیەی وەرتێ لێرە کۆبوونەوەتەوە بۆ ئەوەی بڕیارێک لەسەر ئەم دۆخە نالەبارە بدەن کەوا لە ئێستادا هاتۆتە ئاراوە چەند تەرحێشیان کردووە یەک لەوانە کە جەنازەکە بنێژرێتن و دواتر حکوومەت ئەو کەسێکەوە تەقی کردووە هاوڵاتی شەهید کردووە ڕادەستی بکەن و بیدەنە دەست یاسا بۆ ئەوی بە سزای خۆی بکاتن ئەگەر هاتو حکوومەتیش نهاتە سەر خەتووە وەڵامی نەدانەوە ئەوان جەنازەکە دەنێژن و ڕێگای پردی حافیزکەوە حاجی عومەران بە سۆرانە بەسێتەوە بە تەواوەتی دایەخەنەوە بەڵە بەگشتی دۆخی کارەبا لە ناوچەکە لە سنووری دارەی سۆران ئەمساڵ بەهۆی ئەم گەرمە بەتینەیکەوە هەیە ئەمساڵ کاتژمێرەکانی کارەباکەم بۆ هەرمە شوای کردووە کە لە چەندین ناوچە خۆپیشاندان و گربوونەوە ئەنجام بدرێت کە بەهۆیەوە بەداخەوە ئەم هاوڵاتیە لە گوندی سەرنەوست لەلایەن هێزەمنیەکانەوە شەهید کرا بەهۆی تەقەی هێزەمنیەکانە کاتەقیان لە خۆپیشاندەران کرد وەک لە وێنەکانیشدا تۆمار کراون لە کاتی خۆپیشاندانەکە کە هاوڵاتیەک لەلایەن هێزەمنیەکانەوە تەقەی لێکرێتن و شەهید دەبێتن و چەند هاوڵاتیەکی تریش بریندار دەبن دیارە لە ئێستادا جەنازەی حەسەن سەرنەوسی هێنرایە دەرەوە لە مزگەوتەوە بەرەو گۆڕستانیە بن بۆ ئەوەی بینێژن دیارە حەسەن سەرنەوسی خاوەنی دوو خێزان بووە و هەروەها 6 مناڵی هەیە و دانیشتووی گوندی سەرنەوست بووە لە دەڤەری باڵەکایەتی بەداخەوە شەوی ڕابردوو لە کاتی خۆپیشاندان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە تەقەی لێکرا و شەهید بوو. بەڵێ وەک ئەیبینن لە ئێستادا هاوڵاتیان بەرەو گۆڕستان بەڕێکەوتون و جەنازەی حەسەن سەرنەوسی بەرەو گۆڕستانە بن و دەینێژن دیارە شەوی ڕابردوو بەهۆی ئەو خۆپیشاندانێکەوە لە پردی حافیز ئەنجام درا هێزە ئەمنیەکان تەقییان لە خۆپیشاندەران کرد بەخۆیەوە حەسەن عومەر شەهید بوو بەڵام نەگەڕێمەوە لایەوە.